وامەزەنە دەکرێت بەلایەن کەم 40 ملیۆن کەس لە سەرانسەری جیهاندا کێشەی خەولێککەوتنی دروستیان هەبێت هەرچەندێکە گروپێکی ناسراو بە هازدا لە تەنزانیا بە هەمان شێوەی ئادەمیزاد ملیۆنەها ساڵ لەمەوبەر دەخەون. ئەوان لە ژینگەیەکدا دەژین کە شوهەوای پیسی لێیە وەک خۆر ئەوە لە سەردانەوەتونۆ ئەوانەی لە کۆمەلگای پیشەسازی دەژین دووچاری پیسبوونی هەوا دەبنەوە بەڵام هەزاردا هیچ کێشێکی هەوا پیسبوونیان نییە. توۆژینەوە دەیڤید سامسن دەڵێت هەروەها بە هەمان شێوەی بنەچە و باوباپیرەکانیان دەژین. کۆمەڵێکی هەتا ئەمڕۆ بە دوای خۆراشیان دەگەڕێن بە کۆمەڵراوەکەن هەمان ستراتیژەتی باوباپیران بەکاردەهێنێ بەر لە 1,800,000 ساڵ. سامسن و تیمەکەیان بۆیان دەرکەوتووە گروپی هازدا دەتوانن هەموو کاتێک خەویان لێ بکەوێت. بەڕاستی سەرسوورهێنەر بوو هەر بۆیە بە دەگمان هەر هەمیان لە کاتدا ناخەون. بۆ چونکە ژیان لەو سەردەمەدا پڕ لە مەترسی بووە هەموو کاتێک چەند کەسێک دەبوایە هۆشیار بوونایە بە پێچەوانی گەنجەکان لە کۆمەلگا پێشکەوتەکان کە تا درەنگ دادەنیشن و درەنگ دەخەون کەچی بە ساڵاچۆکان زوو دەخەون و زوو هەڵدەستن لە خەو. ئەلبەتە کاتی نووستن هەرگیز یەکجۆر نەبووە کە بۆ هەموو کەسێک بگونجێت. There's one clinical jewel that we think emerges from this research is that it normalizes variation. دەرەنجامی ئەم توێژینەوەی شێوازی خەولێککەوتنی جۆراوجۆر لە ئادەمیزاد دەرەخات لە خۆر ئاو پیان وایە هیچ کەسێک بە شێوەی ئەوان نەخەوت بن کێشەی خەوی هەیە. هەر بۆیە پێی دەچێت کە وێشکە خەوی دوای نیوەڕوان پێویست بوو بێت لەو سەردەمەدا تا شەو بە خەبەر بن دڵنیابن لەوەی هەموو کەسێک بە زوندویی بەیانیان خەبەری دەبێتەوە.